بەرنامەی دیالۆگ بە سپۆنسەری کۆمپانیای بەمۆ پێشکەش دەکرێت. This is NRT's Dialogue. ئەم کاتتان باش. هەڵبژاردنەکانی ئەمریکا کۆتاییان هات. لە لای هەموو کەس لە دنیا بە تەنها لە لای دۆناڵد ترامپ نەبێ کە ئەو پێی وایە هێشتا چانسی بردنەوەی ماوە نەکەرەوە بەڵکو پێی وایە بردوێتیەوە. من ناوم دکتۆر ئالان ممتاز نووریە لە دیداری ئەمڕۆی دایلۆگە لەگەڵ بەڕێز دکتۆر شۆڕش حەسەن و بەڕێز دکتۆر هەردی مەهدی پێکەوە مناقەشەی کۆمەڵێک تەوەراکەین لەسەر ئاکامی ئەم هەڵبژاردنانەی ئەمریکا. پێش هەموو شتێک دۆناڵد ترامپ پێی وایە کە پێویستی بۆیە مفاوەزات کا لەسەر ئەوەی چۆن دەسەڵات بگۆڕێتەوە لەگەڵ جۆزف بایدنە و پێی وایە کە مافی ئەوەی هەیە کە دان نەنێ بە بڕیارەکانی با بڵێن بڕیارەکانی دەنگدەری ئەمریکی. پرسیاری یەکەمم لە دکتۆر شۆڕش ئەوەیە کە ئایا لە ناحیەی دەستوری ئەمریکیەوە ئایا پێویست ئەکا چاوەڕێی ئەوە بکەن دۆناڵد ترامپ دان بنێ بە ئاکامەکانە و ئایا داننەنانی بە ئاکامەکانە هیچ تەگەرەیەک ئەخاتە بەردەم ئاڵوگۆڕکردنی دەسەڵات بە شێوەیەکی ئاشتیانە لە ئەمریکا؟ سڵاو لە بینێرانی خۆشەویستیم کەناڵە. ئەمریکا وڵاتێکە کە وڵاتێکی دەتوانین بڵین دەوڵەتێکی یاساییە، دەوڵەتی مؤسسە هەستا دامەزراوەکانە یاسا لە سەروی هەموو کەسێکەوەیە لە هەمووان بەرزترە لە هەموو کەسێکەوە میبینی مامەسەن تا ئێستا سێ سەرۆکی ئەمریکا محاکەمە کراون لەلایەن دادگای فیدرالی باڵاوە کە دوایینیان زۆر بیل کلینتۆن بوو کەواتە دۆناڵد ترامپ وەکو سەرۆکی ئێستا کە دەرنەچوتەوە لەو هەڵبژاردنە توانای ئەوەی نییە کەوا بتوانێت ڕوبەڕووی دام و دەستگا دەستوریەکانی ئەم وڵاتە بێتەوە بەو شێوەیە ینی چکە لەبەرەوەی هیچ شتێک نە دەسەڵاتی دادوەری نە دەسەڵاتی ئەوەی کە پێشی دەوترێت سوپا ئەوانە لەژێر ئەوامری ئەو نامێنێت تا بتوانێت بە ئارەزوی خۆی بڕیار بدا لەوەی دەسەڵات تەسلیم ناکات نەخێر دەبێت جۆرە و پابەندی هەموو ئەو بنەما دەستوریانە بێ لەو کات و ساتەدا دوای ئەوەی کەوا دادگا بڕیار لەسەر مەسەرەی هەمووتانەکان دەدا و نەتائیس وەکوی ئەلان کرا ئیتر دەور و تەسلیم دەکرێت هەر وەکو لە ماوەی کانی پێشتر کراوە چونکە گەلی ئەمریکا گەلێکی وشیارە ئەگەر خوا نەخواستە سەرۆکێکی بێ مەسەن یاسا پشتێنێ ڕێز لە یاسا نەگرێ بۆ نمونە مەسەرەن لە کاتی شەڕی جیهانی دووەم ڕۆزفلت 4000 خۆی کاندید کردەوە بۆ سەرۆکایەتی ئەمریکا لە کاتێکدا بە عورفێکی دەستوری جێگیر کرابوو لە ناو دەستور نەنووسرابوو کە سەرۆکی ئەمریکا دەبێت لە 2000 زیاتر بۆی نییە خۆی کاندید کاتەوە بەڵام ئەم زاری سێمیش و سوارەمیش کردی سروفی شەڕی سیغرار کرد دەرچەوە دوای ئەوە ئەمریکیەکان بۆ ئەوەی کە جارێکتر کەس جورئەت نەکا بێ جاری سێم و سوارم خۆی کاندید کاتەوە ئەم عورفە دەستوریە کە لە سەردەستی جۆرج واشنتۆن دامەزرا بوو کە ئەو یەکەم سەرۆکی ئەمریکا لە 2000 خۆی زیاتر کاندید نەکردەوە ئەم عورفە دەستوریان خستە ناو تعدیلی دەستوری ساڵی 1950 ئیتر لەوێەوە سەرۆک بۆی نییە هیچ کەسێک بۆی نیە لە 2000 سەرۆکایەتی ئەمریکا وەربگرێ بۆیە بەڵام ترامپ ئەمە یەکەم جارێتی ئەمە یەکەم زارێتی ئەگەر بێ سەر پێشی بکات مەسەن ڕێزدا دەستور و بنەما یاساییەکان نەگرێ بە هیچ شێوەیەک ناتوانێت ڕوبەڕووی ئەم دام و دەزراوە دەستوری و یاساییانە بێتەوە کە لە ئەمریکادا هەیە بۆیە هەر هەوڵێک بدا لەو بارە هەوڵەکەی بە خەسارە و خۆشی ئەتراف دەکا بەوە کە لە هەڵبژاردنەکاندا دۆڕاوە ئەمەش تەبعی سروشتی سیستەمی سیاسی ئەمریکا لە نێوانی کۆماریەکان و دیموکراتەکان بەو شێوەیە مەسەن زاری وایە دوو دەورە لای کۆمارێکەکان دەبێت سەرۆکایەتی زاری وایە دەورەیەک ئیتر تەناو پێ خۆشی سیستەمی ئەمریکا ئەوەیەکەوە بەدەست حیزمێکەوە کۆنتترۆل نەکراوە تا سەر بەڵێ 20 ساڵ 25 ساڵ نەخێر ئێستا مەسەن سەرۆک بەرەو دیموکراتەکان ڕۆیی دوایەمەش هەڵبژاردنە ترامپیش ینی ئەوە نیە ئەو شکستە گەورەی هێنابێ ینی نزیک بۆتەوە دەنجی باشی هێناوە مانای ئەوە نیەکەوە بەڵام هەڵبژاردنیش خۆ هەر برنەوەی تیانە برنەوەشی تایە و دۆڕانیشی تایە بۆیە
ئەویش تەسەور دەکەم نەتایجەکان قبول دەکات چووکە بە پێچەوانەی ئەوە هەر مەحاولەیەک شکستی دێنێ لە ئەگەر بێ ڕێز لە بەڵام ئەگەر ئەمریکا بکە یانی ئەبینێ بۆ نمونە ئەو دەستگا ئەعلامیەی کە ناوی فاکس نیوزە کە زۆر نزیک بوو لە ڕئیس ترامپەوە ئێستەشی تیاابێ بە شەرتێ با بڵێن ئەحسائیەکانی ناو ئەو دەستگایە ئەلانیان کردکە بە هیچ شێوەیەک چانسی ترامپ نییە وەسەر سەرکەوتن لە انتخاباتەکە بەڵام ئێستش وەکو ئەوانیکی وەکو تەلەڤیزیۆنەکانی تر ئامادەنین بڵێن سەرۆکی هەڵبژێراو بە بایدن دۆناڵد ترامپ لە ئاخر تویتە ئەڵێ من براوم بەس بێنێ ینی بەپێی کەناڵەکان زۆربیان ئاماژەیان بەوەدا کەوا فۆکس نیست ئەویش دانی بە سەرکەوتی بایدن دانی پیانەوە تەوجیه بۆ هەموو ئەندامانی با بڵین شۆ ئەساسیەکانی فۆکس نیوز دەرچووە کە کاتێ ناوی بایدنەوێ ئەهێنن بڵێن نائب ڕئیسی پێشوو نەڵێن سەرۆکی هەڵبژێراوی تازە ئەمە ینی ناتوانێت مەزرای ڕێڕەوی ئیشەکە بگۆڕێ لەبەرەوەی هەموو ئەمریکا عیبارە نیە لە فۆکس نیوز بەڵکو دییان کەناڵی ئەلامی تریتیا CNN کە CNN و زۆری تریش و واشنگتن پۆست کە ئەمانە کەناڵی ڕاگەیانی گرنگن مەسەن بۆ بڵاوکردنەوەی زانیاریەکان ئیتر بەو شێوەیە ممکن نییەکەوە بتوانێت سەرپێچی لە بنەما دەستوری و دام و دەستگا دەستوریەکانی ئەمریکا بکە بۆی بڵێ دەسەڵات ئەوەی کە خەڵک قسەیرێ دەکات ئەوە لەوانەیە لە وڵاتێکی وەکو وڵاتانی ئێمە بگونجێ يعني مثلا وڵاتێکی عربی یا وڵاتێکی عێراق یا مثلا بڵێ ئێران یا هەرێمی کوردستان لەوانەیە ئەمە بگونجی ئەمە مثلا بڵێ سەرکەوتو نەبوو دۆڕا و دەسەڵات تەسلیم نەکا بۆچی لەبەرەوەی جێیش تابعی خۆیەتی ئەلام تابی خۆیەتی محکەمە و قەزا هەمووی سەر بە خۆیەتی دەکرێت ئەمەی بۆ بچێتە سەر بەس لەوێ ئەم شتە سەر ناگرێت من داوای قەزائیم هەیە لە چەند ویلایەتێک داوای قەزایی کردووە ئایا حقی خۆیەتی داوای ئەو بکە کە چاوەڕێی نەتیجەی داوا قەزایەکانی بکە بە تایبەتی ئەو خواخوایەتی بگاتە با بڵێن بەرزترین ئاستی قەزا کە محکەمەی فیدرالی باڵایە بەڵێ ئاسایی ئەگەر داواشی هەبێ بەڵام دادگاش بە پێی بنەما یاسایەکان ئەم داوانە نەیەکلا دەکاتەوە جا ئەگەر دادگای ویلایەتەکان بێ یاخود دادگای فیدرالی باڵا بێ بەپێی بنەما یاسایەکان ئەم داوایانە یەکلایی دەکاتەوە واتە کە دایەکان یەکلایی بۆ بڕیاری قەزا لە سەروی هەموویانەوەیە لە سەروی ینی ڕۆزفلد ئەو سەرۆکە بەهێزە بوو بەڵام نەیتوانی مەسان ڕوبەڕووی دادگای فیدرالی باڵای ئەمریکا بێتەوە لە کاتی شەڕی جیهانی دووەم و لە کاتی ئەزمەی اقتصادی سیەکانی سەدەی ڕابردوو ویستی هەندێکی ئیسلاحات بکە هەندێک قانونی داهێنا بەڵام دادگای فیدرالی باڵا وتی ئەم قانونانە نادەستوریە مەجاری نەدا دەرچێ ینی سرائێک دروست بوو لە نێوان سوڵتەی تەنفیزی سەرۆک کۆمارە لەگەڵ دادگای فیدرالی ینی سەڵاتی تەنفیزی نەیتوانی ڕوبەڕووی زەزاڵ بێ بەسەر ئیرادەی محکەمەی فیدرالی باڵا بۆیە ئێستا ترامپ ئەگەر داوای هەبێ ئەگەر تانەی هەبێ لە مەسەلەکان ئەم تانانە بەپێی یاسا لەلایەن دادگاکان یەکلایی دەکرێتەوە دوایی قسەی دادگا بەسەر هەموو لایەک هەم بەسەر کۆماریەکان هەم بەسەر دیموکراتەکانیش دەبێت پێوەی پابند طبعا وجهە نظری ترامپ وایە کە هێشتا زووە بۆ ئەلانکردنی بایدن وەک سەرۆکی هەڵبژێراو لەسەر ئەساسی ئەوەی ئەم داوای قەزایی هەیە و پێشی وایە داوا قەزایەکانی شێوەنە بەخۆتن کە توانێت بیگەێنێتە محکمەی باڵا بەڵام مشکلەکە لەوایە ئەوان ینی خەبیرە قانونیەکانی کە سەیری داواکانی ترامپیان کردووە ئەوە ناڵێن کە هیچ یەکێک لە داواکانی هیچ جۆرە تەسیرێکی نییە لەسەر نەتیجەی دەنگدانەکان لە ئەمریکا بە معنای ئەوەی مشکلەیەکی هەیە بۆ نمونە داوایەکی کردبوو لەسەر پەنسیلڤانیا کە گوایە ناهێڵن ینی مەسافەی 12 قەدەمیان داناوە بۆ مراقبەکان بۆەوەی مراقبەی هینکەن ئەمە زۆرە و مراقبەکانمان مشکلیان هەیە دوربینیان هێنابوو بە دوربین سەیری نەتیجەکانیانە کرد بە مقابلی ئەوە حاکم وتی فەرموو 6 قەدەم لە جیاتی 12 قەدەم 6 قەدەم لە جیاتی 12 قەدەم نەتیجەی انتخابات ناگۆڕێ لە ئەمریکا بەڵام ترامپ قەناعەتی وایە دوای ئەوەی لە ماوەی 4 ساڵی ڕابردووە لە ڕێگەی سەنەتی ئەمریکاوە هەوڵێکی زۆریان نا زیاد لە 200 حاکمیان لە ئەمریکا تەعیین کردووە یەکلایەنە زۆربەی هەرە زۆرشی لەسەر اعتراضی دیموکراتەکان و تاگەیشتەوەی ئێستا حالیان با بڵێن محکەمەی باڵایان کردو بە 6-3 بە معنایەوەی 6 جمهوری هەیە بە مقابلی 3 دیموکرات قەناعەتی وایە ترامپ کە هەرچیەک بێ داواکەی هەرچیەک بێ نەوعیەتی کواڵەتی داواکەی کە هیچ علاقەیەکی هەیە بە هەڵبژاردنەوەیان نا هیوایەکی هەیە کە بیگەێنێتە محکەمەی عولیا بەڵام تا ئێستا
ئەو محاولەی فەشەلی هێناوە لەسەر ئەساسی ئەوەش کۆمەلگای ئەمریکا و کۆمەلگای جیهانی بەگشتی متفقن لەسەر ئەوەی فاکس نیوز پێی خۆش بێ یا پێی خۆش نەبێت ترامپ پێی خۆش بێ یا پێی خۆش نەبێ انتخابات کۆتایی هات لە ئەمریکا و هەرچەنە دەنگژماردن هێشتا بەردەوامە بەڵام لە حقەتا دەنگژماردنەکان هەمووی بە ساڵحی جۆ بایدنە ئەڕوا لەبەر ئەوە ئەحسائیەن ماتماتیکیەن هیچ مانایەک نەماوەتەوە بۆ خۆگرتنەوەی ترامپ و ینی تەسلیم نەبوونی. ئایا ڕئیس پێویستی بەوەیە تەسلیم ببێ یاخۆی لەسەر تەلەڤیزیۆن بڵێ من دۆڕاوم و با بڵین تەهنیا ئەنێرم بۆ سەرۆکە تازەکە بە هیچ شێوەیەک قانونی ئەمریکی هیچ مەجالێکی بۆ ئەوە نەهێشتووە لەگەڵ مدەی ڕیاسەی تەواو بوو ئیتر بە کەسێکی بە غیرە قانونی لەو شوێنەدا حسابەکرێ و لەسەر ئەساسیەوە پێڵێن بۆ دەرەوە. نازام دکتۆر هەردی تۆ ڕاتچیە؟ لە ڕاستیە خۆی دەرچوونی ترامپ لە ئەم 4 ساڵی ڕابردوو بەرهەمی مانوبوونی خەڵک بوو لەو سیستەمە ڕۆتینیەی کە تقریبا ئیدارەی پەیوەندی نێودەوڵەتەکانی جیهانیە کرد و هەروەها ئیدارەی ئەمریکاشیە کرد. خۆی هەر دەرچوونی ترامپ دیاردە بوو بۆیە ناویشە نا ترامپیزم لانەیە ئەوە لەبەرەوە ئەو کاتەژە گەر دیقەت بێ هەم ڕاپرسیەکان هەم سیاسی مخەزرەمەکانی ناو کۆماریەکان و ناو دیموکراتەکانیش پێیانەوە ترامپ دەرناچێت چونکە ئەم پیاوە زیاتر هی ئەوە نێ بێ بە سەرۆکی ئەمریکا بەڵام دەرکەوت کەوانە من بە دیقەدان و بۆ دیراسانی کە خوێندومەتەوە لەسەر ئەو حاڵەتێک کە جارێکم ترامپ بۆ دەرچوو ئێستا بۆ دەرنەچوو بەشێکی پەیوەندی بە ئەوە هەیە جارێ لەبارەی ڕاپرسی و میدیاوە لە ڕووی تەکنیکیەوە و لە ڕووی پەیامی میدیاییەوە لە ڕووی ئەخلاقاتی میدیایەوە لە ڕاستیە میدیا کەم ینی لە جیهانە لە قەیرانێکی ئاڵێزایە هێندە پەیامەکانی سیاسی کراون ئەوەندە نزیکوەتر لە سیاسی ئەوەندە نزیکوەتر لە سەفەقاتی سیاسی و لە ئیدارەدانا ئەوە نە جاری وا هەیە ئەجەندا کاری ئەکات لە ناو پەیامە سیاسیەکانە بۆیە زۆر جار دەنگۆی میدیا سەدای میدیا زیاتر دەنگ ینی یا ئەوە پەیامە بە گروپێک نخبەیەکی سیاسی بگەن یا لە نخبەیەکی سیاسی و پەیامەگەیەنێ ینی کێشەی میدیا هەیە بمانە نەمانێ هەروەها لە انتخاباتی شەدیسانەوە هەر کێشەیە بتێونەتەوە تێبینی هەبوو لەسەر انتخابات هیچ جارێ انتخاباتی ئەمریکا بێتە کێشە نەبووە لە مامەڵەکردن لەگەڵ سنوورەکانە هەمیشەم گلەی و گازندانە هەبووە بەڵام گلەی و گازندەی ئەم جارەی ترامپ وەکۆی کە دەنگی بەرچاوی هێنا هەمیش خەڵک گلەی لە دانکان هەیە کێشەی تەکنیکی لە سیستەمی ئەمریکا لە سیستەمی هەڵبژاردنەکەی هەبوو و جۆرە لە جۆرەکان دواکەوتنی هەڵبژاردنەکان و ئەو مەماتەلەیە و بوو بە زنجیرەی تورکی تقریبا ئەوە ئەچوو پێشەوە هاتەوە دوایەوە بەڵام لەگەڵ ئەوەشا قسەیەکی نێنمەوە قسەیەک لە سیناتۆرەکان زۆر جوان بوو سیناتۆری کۆمای ئەڵێ ڕاستە پەیامێکی ڕاستی ئێران کرد دوێنێ وتی ڕاستە ئێمە هەڵبژاردنەکانمان 4 ساڵ جارە سەرەوە گۆڕین ڕاستە ئێمە تووڕە ئەبین لەیەک گژێن بەیەکە جاری واژەیە کەمێک ناڕەحەتر ئەبین لە یەکترەوە و جلەیش بە یەکتر ئەین بەڵام هەر باشترە لەو سیستەمانەی کە سەرۆکار هەر ناگۆڕن ینی لەگەڵ ئەوەشا ینی من پێم وایە ئەگەر هەموو سەرجەمی ئەو شتانە بچێتە لەمە زیاتر لە میدیاشە بچنە ئاسیە وەکو دکتۆر ئاماژەی پێکرد کۆمەڵگەی ئەمریکی خاوەنی ئەمریکایە نە حکوومەت نە کۆماری دیموکراتەکان ئەمە زۆر گرنگە ئەم وعیە ئەم کولتورەی کە ئیدارەی پەیوەندی سیاسەکان و مؤسساتەکانەکە ئەمە حاڵەتێک بگەڕمە بۆ نقطەی یەکەم کەوا وتم دەرچوونی ینی تەنها کۆماریەکان نین ئەگەر دقت بێ حەزکەن لەوەی کە ترامپ دەرنەچێت تەنها دیموکراتەکان نین بەڵکو حزبی کۆماریەکانیش ئەو جەسارەتەی نەنوان بۆ دیفاعکردن لە ترامپ بەوەی کە کشە لە نیوەی کاتێ ئەنجامگا ڕاگەێنران سەرەتا وازانلا کە ترامپ دەرەچێت دوای کە کشایەوە هەموو حزبێک وایە هەموو حزبێتە سەر خەت کە بۆچی دەنگی من کەمەکە حەقی خۆشەتی ئەو جۆرە کەمکردنە ینی تەنازولیە زۆر سیر بوو لای هەمومانش سیر بوو ئەم تەنازولیە وای کە دیسانەوە کۆماریەکان پیان وا بوو مادەم لە لای بەڕێزی سیر بوو کاتە دوای ئەوەی قسەکانت تاو کرد شەرحیەوەکەم بۆچی ئەوەیە دەستخۆش لەبەرەوە کە ئەگەر دقت بێ ئەو شانەوە کۆماریەکانیش دیسانەوە نەهاتە سەری کە ئەو بەرگریت کارایە بکەن کە کۆمەڵگی ئەمریکی زیاتر لەوەلەتکە کە لە ترامپ جۆر لە جۆرەکان لە ئاسی ڕاسیزم و لە ئاسی دراوسەکان لە ئاسی دەرەوە لەتی کردو بەڵام یەکشت هەیە دیسانەوە من ئەیڵێمەوە ینی ئەوەی کە لە میدیا و ئەوەی کە لە زمانی ترامپەوە ئەیبیسین گرنگ نییە ئەوەی گرنگە کە لە ئەفعالی ترامپەوە سەیری بکەین لە ڕاستیان من پێم وایە سیستەمی ئەمریکی قابلی لە ئێستەیە لانیکەم لە بەردەم ئەو هەڕەشانیە کە تۆ پێدوابی ئەم انتخاباتە هەڵی ئەوە شوێنە یاخود لاوازێکە یاخود دەکاتێ ئێزی دووەم ڕاستە لە سەردەمی ئۆباما ینی من بۆ وتم سەیری زمانی ترامپ نەکەین سەیری ئەو میدیارێکی کە دژی ترامپ بوو بەڵام
هەر لە سەردەمی ئۆبامایە ئەمریکا لە هێزی پێشەنگ و تەلیعی ڕەهاوە بوو بە هێزی یەکەم ینی فەرقێکا لەبینەوە ینی یەکەمە بەڵام نێتوانی هەموو یەک لای بکات چونکە هەر لە سەردەمی ئۆباماوە ئێمە لە سووریا ئەیبین چۆن لاواز بوو لە میسرا لەکوێ لە عێراقا چۆن کشایە ئۆباماوە لە لە سەردەمی ئۆباماوە لە سەردەمی ئۆباما لە سەردەمی بۆش ئەوە هیچ ئەوە نەتیجەی نەکانی تر بەس سەردەمی ئۆباماوە لاوازی بەخۆیەوە بینی بەتابەت لە کەیسی سووریا کاریگەری لەکرد کە لەسەر ینی جۆرە لە ئەو شکۆی ئەمریکای هێنایە خوارەوە بەڵام لە مەسلەی قانونی ئیمیگریشن و مەسلەی ینی ڕێگرتن لە خەڵکانی دەرەوە بێن ناو ئەمریکا و قانونەکە پێش دەرچوو بوو ترەمپ ئیجرای کرد یانی جێبەجێ کرد ئەوانی کە مەسەلەن ڕێگەی ئەو وڵاتانی کە بۆ مەسەلەی لە جوو بۆوانی کە ناچۆنوانی ئێستا مەسەلەی ئەوەی ترەمپ کە قانونەکەی حیستەن ڤیزەوە کە نابێ ئەو خەڵکانی کە یەنە ناو ئەمریکاوە باوکو دایکیان ئەبێ ئەمریکی بێت حسابەکانی بلۆکردن چیان لێکردن ئەم قانونانە پێشتر هەبوون بەڵام دیواری مەکسیک ئەم پێشداری خۆی بۆ حملەیەک بووە دیوارەکەش بۆ نەتیجە نەگەشت کە ئین کرد ئەمە ینی لە حاڵەتی ئەوەی کە ترەمپ چی کرد ئەمە جگەلەوە سیستەمی سیاسی ئەمریکی سیستەمی خشت لەسەر خشتە سیستەمی هەرکەس خشتی خۆی نییە ینی ئەوەی کە ترەمپ سەرۆک کۆمارە لە تەزویر ئەکرێت بەڵام ناشتوانێت تەزویرەکە ئەگەر ڕاستیش بکات ناتوانێت ڕاگرێ بەڵام تەزویری وڵاتانی خۆمان زۆر فەرقەکە ئێمە ئەگەر بۆ بێر بەرچای خۆت ئەگەر خامێنەی یا حوسنی بارێکی جاران یاخود بەشار ئەسەد کەوتی تەزویرە سنوەکان هەڵەوشێنەوە چونکە خۆی ئیرادی حاکم و ئیرادی نافیزە بەڵام ترەمپ ئەڵێ تەزویرم لێکراوە کەس نییە بەدەمیەوە بچێت کەواتە فەرقێکی زۆر گەورە هەیە لە بینی ئەو قسەی کە لە تحلیل محتەوای قسەکەیە کە ترەمپ ئەیکا یاخود سەرکردەیەکی شەرقی ئەیکا لەبەرەوە پێم وایە سیستەمی ئەمریکی مادام خشت لەسەر خشتە ئەمریکان کە یەنە سەر ئێستا بایدن کێت ناتوانێت هەموو خشتانی کە ترەمپ دایناوە یا پێش ترەمپ دانراوە یەک هەڵی وەشێنێتەوە و بناغی خۆی دانێتەوە بەڵکو ئیشی زۆر مەزنیشی کردو بۆ بایدن یەکێک لەو ئیشە گەورانی کە هەمیشە بوو گرێ و عقدە لە دڵی هەموو سەرۆکیەکە مەسەلەی ئۆرشەلیم بوو ئەو بەڕەسمی ناساندی مەسەلەی کوشتنی قاسم سولەیمانی ماشی کرد بۆ بایدن بۆ زانیی بۆ ئەو گرەیی کە جوولەکە لۆبیەکی بەهێزە لەناو ئەمریکایە کە ئیدارەی جۆر لە جۆرەکان نفوزی زیاترە لە لۆبیەکانی تر بە دڵنیاییەوە باشی کرد لە قاسم سولەیمانیە چونکە ئەگەر 10 ساڵی تر ینی 100 ئەوە لەشکر بێتە ناو ئەمریکاوە لەوەشە ناتوانێت بۆ من نازانم لەکوێوە ینی ڕەدی قسەکانی بەڕێز فەرموو مناقشەیەک بەڵام ینی بۆ نمونە مەسەلەی اعترافکردن بە قودس وەکو پایتەختی با بڵێن ئۆرشەلیم وەکو پایتەختی ئیسرائیل ئەمە هیچ ڕئیسێکی ئەمریکی ئامادە نەبووە بیکە و ئەمەی کە ترەمپ کردوێتی خواستی هیچ ڕئیسێکی ئەمریکی پێشخۆی نەبوو بەڵام هیچ ڕئیسێک پەشیمان نابێتەوە لێ هەموو ڕئیسێکی ئەمریکا بە وزارەتی خارجی سەردەمی ترەمپ خۆشیەوە پێی وایە ئەو بەشەی کە پێڵێن قودسی شەرقی ئێستا ئەوە خاکێکی داگیر کراوە یعنی ئیسرائیل و فەڵەستینە ئەوەی کە داگیر کراوە با بڵێن غەزە و کەناری ڕۆژئاوا ئەو دوانە لەلایەن بەڕەسمی حکوومەتی ئەمریکی بەڕەسمی بە خاکێکی داگیرکراوی ئەزانێت ئەمە کردارێک بوو لەلایەن ترەمپەوە تەنانەت یەهودی ئەمریکا خۆی پێیان وا بوو ئەمە زەرەر بە ئیسرائیل ئەگەیەنێ ئەمە لەلایەک کوشتنی قاسم سولەیمانی کە بە ئەمری دۆناڵد ترەمپ بکرا لە حقیقەتا تەنانەت جەنەراڵاتە جمهوریەکانی جێشی ئەمریکی پێیان وا بوو ئەمە هەموو جەنەراڵەکان یعنی نا هەموو ناڵێت ئێدە بشوە نسبیە طبعا نیوێڵە باشە نیوێڵە خراپە بەشێکی تا ئێستا شەش جەنەراڵی گەورە لە کاتی انتخاباتە هاتنە دەرەوە پێی بڵێن ئەم کابرایە شایستەی ئەوە نییە کە بێتە بمێنێتەوە کوڕئیس من مەبەستمەوەیە تەنانەت قاسم سولەیمانی لە ناو حزبی جمهوریشە تاوتوێ نەکرا بۆ کوشتنی بەڵام یەک پرسیار کە قسەکە بێ نەچێتەوە کوشتنی قاسم سولەیمانی یعنی ئەمریکا تا پێش کوشتنی قاسم سولەیمانی هیچ حکوومەتێکی دانە ناوە ئەگەر لانی کەم نفوزی 150 ئەم حکوومەتە ئێرانی نەبووایە بەڵام بە کوشتنی قاسم سولەیمانی هەم حەشتی شعبی لاواز کرد هەم میلیشیاکانی پرۆ ئێرانەکانی لە عێراق لاواز کرد هەم حکوومەتێکی میلۆ ئەمریکیش دامەزران بە دڵنیاییەوە وجودی قاسم سولەیمانی نەیئەتوانی بەم شێوەیە ئەمریکا بگەڕێنێتەوە بۆ ئەو خوێن و تێچوون و پارەی کە لە عێراقا خەرجی کردبوو یعنی سەردەمی ئۆباما ئەمریکان بێزار بوون لەوەی کە نفوزی ئەمریکا لە عێراقا بەڵام داهاتی بۆ عێراق نیە بەڵکو بۆ ئێرانە قسەمانە بێ لەسەر کوشتنی قاسم سولەیمانی بە بەردەوامی بەڵام ناوبڕێکی کورت و دەگەڕێینەوە
بەرنامەی دیالۆگ بە سپۆنسەری کۆمپانیای بەمەوە بەردەوامە. گەڕێنەوە سەر کوشتنی قاسم سلەیمانی ئایا چه ئاکامێکی هەبوو بۆ ئەمریکا؟ بە تەسەوری من و بە تەسەوری من بە تەسەوری زۆربەی هەرە زۆری محللی سیاسی هەم دیموقرات و هەم جمهوریش پێیان وایە کە کوشتنی قاسم سلەیمانی بەهانەیەکی گەورەی یا بەدەست ئێرانەوە کە بە ڕسمی عێراق بکا بە ساحەی حرب لە بەرامبەر بە ئەمریکا پێگەی ئەمریکا قەسفی قواعدی ئەمریکی کرد و ئەمریکا ڕەدی نەبوو جا بمقابلی ئەوەش ینی پێگەی ئەمریکای زعیف کرد لە پەرلەمانی عێراق هەرچەنە پەرلەمانێکی کارتۆنیە بەڕاستی بەڵام بەڕسمی داوای انسحابی تەواوی ئەمریکا کرا لە عێراقا کە ئەمە شتێک بوو بەنسبەت ینی پێش حکوومەتی پێشتری عێراقی ئەمە باس ناکرا. من مەبەستمەوەیە بڵێم لە نەتیجە دۆناڵد ترامپ ڕەنگە حەزکەی زیاتریش مەودا تەخسیسکەین بۆ ئێران ئەوەی کە لە ئێرانا کردی تەنها و تەنها کۆمەڵێک خەڵک چەپڵیان بۆ لەیە کە بریتی بوون لە یەمینی ئیسرائیل نەکەم و ئیسرائیلیش یەمینی ئیسرائیل و سعودیە و ئەوانەی وەکو سعودیەوان. مەبەستمەوەیە بڵێم زۆربەی هەرە زۆری دنیا پێیان وا بوو بۆ یەکەمین جار دوای ئەوەی کە ئۆباما توانی هەموو کۆمەلگای نێودەوڵەتی بەرامبەر بە ئێران ڕابگرێ و هەمویان پێکەوە ئەڵتیمەیتمی ئەوەی بەنێیانەوە تا لەگەڵمانایە بەم شکڵیانەوە تا عقوباتت دەقینە سەر بۆ یەکەمین جار عالەم ئیدانەی موقفی ئەمریکای کرد بەرامبەر بە ئێران. ئەمە بۆ خۆی مشکلەیەکی زۆر گەورە بوو بۆ هینی خارجی ئەمریکی. بینە سەر نقطەیەکی تر کە ئایا چی ڕوویە لە ئەمریکا ئایا دۆناڵد ترامپ تەمسیلی چی ئەکا ئایا بۆچی سەر ڕای ئەوەی دۆناڵد ترامپ دۆڕا بەڵام حزبی جمهوری بۆ نمونە تا ئێستا یەکلا نەبووتەوە ئایا با بڵێن ئەنجومەنی پیران ینی لەژێر دەستی دەرەچێ یان نا وەگەر لەژێر دەستیشی دەرچێەوە بە ینی وەکۆڵێ معجزەیەکی ڕاضیاتی دەرەچێت لەژێر دەستی بە معنای ئەوەیە لەواچی ئەنجومەنی پیران بەدەست جمهوریەکانەوە بمێنێتەوە چاوەڕوان ئەکراتەنانە جمهوریەکان خۆیان چاوەڕوانی ئەو بوون وەزعێکی زۆر خراپیان هەبێت لە هاوس ینی با بڵێن ئەنجومەنی نوێنەران کەچی سەر ڕای ئەوەی کە نەبوون بە ئەغلەبیە بەڵام بوون بە کەمینەیەکی باڵادەستتر. پرسیارەکەوەی ئایا با بڵێن زانایانی کۆمەڵناسی زانایانی ڕامیاری لە ئەمریکا غەڵەت مەزاجی جەماوەری ئەمریکایان خوێنەوە ئایا ئەوەی کە لایەنگری ڕاستڕەوەکانن لە ئەمریکا یا حزبی جمهورین لە ئەمریکا قەراریان نا دوونەوە دەنگدان بن یەکێکیان بۆ حزبەکان و یەکێکیان بۆ ترامپ بڵێن نە بۆ حزبەکەیان بڵێن بڵێ یان چی ڕوویە بەڕای ئێوە وجە نەزەرێکتان هەیە لەسەر ئەوە؟ بۆچی من لە حەزی باید فەکر تێپەڕ نەکەین لەسەرەوەی ئۆباما و لەسەرەوەی بەراوردێکی بینی ئۆباما و ترامپ بکەین لە مەسەلەی ئێرانە بورە دوکسۆر لەسەر نەکە ناڕوە. ئێمە ئەگەر دقت بێ ئەو پێنج زائیدیەکەی کە ئۆباما لەگەڵ ئێران کردی مەلەفێکی نوقسان بوو هەم ئێرانیەکان هەم کۆمەڵگەی دەوڵەتی و ئەوەی کە تۆی ناو ناڕاست زیاتر لە ڕاست وڵاتانی عەربی و حتا تورکیاش ینی مریح بوو بە قەرارەکەی کە ئەمریکا کشایە چکە بۆ بازار و ترانزیتێک بۆ خۆی ساحەکە. ینی ئەم ناوچانە بابزانین لە سەردەمی ترامپا یا لە سەردەمی ئۆبامایە ئێران کۆتر کراوە لە سەردەمی ئۆبامایە ئەو دەستی ئێران بەربوو لە سووریا لە یەمەن لەکوێ بەربوو قەرار بوو ئیتفاقی لەگەڵ ئەمریکا بووی ئەم شوێنانە ببەستێتەوە بەڵام ئیتفاقی لەگەڵ مۆر کرد پارێکی مۆرکراوی زۆری لە ئەمریکا بۆ گەڕاندەوە دەستی لە ڕووی بازرگانیەوە بوژایەوە نەوتی فرۆشت بەڵام لەگەڵ ئەوەشدا لە ناو ئیتفاقەکە موشکی بالستیتیانە بوو بۆیە ئەبینی بۆ مەسەلەی بۆردومانکردن و تۆ ینی هەڕەشەکردن لە بنکە سەربازیەکانی ئەمریکا لە عێراق و لە سووریاشا پێش کوشتنی قاسم سلەیمانیش بەردەوام بوو پێش کوشتنی قاسم ئەسڵەن وەڵامدانەوەی کوشتنی قاسم سلەیمانی بوو ئەو بوو کە ئێران ئەم پەلامارانەی ئەیە لە سەردەمی بۆشەوە تا ئێستا ئەمریکا هەر دەقەویست بێت ئێران زۆرجار لە ڕێی خۆی یا پرۆ ئێرانەکان و پەلاماری بنکە سەربازەکانی ئەمریکا ئەیە بەڵام لە دوای هەر نەسی ینی خامنەیی ئەمری هەیە کە ئەڵێ بە حەشدی شیعی و بە پرۆ ئێرانیەکان لە یەمەن لێرە لە لوبنان کە بێدەنگ بن و بکشێنەوە کەمێک ڕایگرن تا ئەم کابرایە
بڕوا چونکە ئێمە کۆت کراوین لەبەرەوە ینی ئابووری ئێران مەزدەری خەبەرمان من و تۆ زۆر جیاواز لەوە چێ ئەوە بێ بەس من مەزدەر من دەسەیەکی ناو ئێران سەیرەکەم و مەزدەری وڵاتانی ئەم لەگەڵ ئەوە شاسەیری کە لە سەدەمی ئۆبامایە لەگەڵ ئەو ئیتفاقە جوانی کە لەگەڵ ئێرانەکە زۆر باش بوو ئێران هێنایە کۆمەڵگەی دەوڵەتی بەڵام ئێران لە سلوکی خۆی نەگۆڕا ئەخلاقی سیاسی ئێران نەگۆڕاوە هەر لە پەلامار بەردەوام بوو دوای ئەم ئیتفاقیە بوو کاکە لە یەمەنا ینی چی نەکرد لە سووریا چی نەکرد لەکوێ چی نەکرد بۆیە ترامپ وتی ئیتفاقیە کە نەتوانێت دەستنینۆکی ئەمریکا بکە من لێ بکشێمەوە باشتر البته هەڵە بکشایەوە ئەگەر بمایەتەوە ئەیتوانی سزای ماشەشی بەسەر ئێران بپسەپانایە ئەمە ڕاستە ئەمە هەڵەیەکە بەڵام بایدن کاتێک هاتە لە ساڵی 2009 بایدن کە هاتە ناو هاتە عراق لێرە ینی لەگەڵ سلێمانە تەرەف بوو پیوت ینی پەیامەکانی سلێمانی زوو کە بۆ بایدن هێنار تربتێ لە عراقا ئیشکەیت لەگەڵ ناتەرەفی و ینی ئەوەشی کە قاسم سلێمانی کوشتووە ئێستا بۆ بایدن خێرە ئەوەی تریش کە مەسلەی وڵاتانی عەربی وانە ئاساییکردنەوەی پەیوەندی ئیسرائیل قابل لەسەر بایدن بێت بڵێ وڵاتەکە مادام ئەوەی کە ترامپ کردوتی ئاساییکردنەوەی ئیمارات و ئیسرائیل هەڵەوەشێنمەوە پایتەختکردنی ئەو شەری مەڵەوەشێنمەوە ڕاستە منتیقەی محتەلەیە بەڵام منتیقەی فەلەستینیش نییە ینی ئەگەر منتیقەی فەلەستینیە کۆ مافی فەلەستینەکان ئەگەر ینی من قسە لە واقعەکە ئەەکەم قسە لەوە ناکەم کە ئایا بەڵام ئەگەر دیقەت بی کۆتکردنی ئێران دکتۆر شۆڕش لەو مەسەلەیە کۆتکردنی ئێران بەمان نەبوو ترامپ با بڵێن بەفەی غەربی و قەتاعی غەزە چێڵێ وڵی خۆی ئەم مەسەرەی هەڵبژاردننی سەرۆک لە ئەمریکا دەنگدەری ئەمریکی دەنجی پێدا یعنی ئەوەی کە ئێمە لە وڵاتە ڕۆژ وڵاتی ناوەڕاست و لە دنیا ڕاستە سیاسەتی ئەمریکا کاریگەری هەیە لەسەر هەموو کایەکانی دنیا بەڵام لە کۆتاییدا هاوڵاتی ئەمریکا دەنگ دەدا هاوڵاتی ڕۆژهەڵاتی ناوەڕاست دەنگ نادا ئیتر ئەمان لە دەنگدانیان سەیری کاروبارە ناوخۆیەکانی خۆیان دەکەن بە دەرەجە یەکەم سەیری ئەم شتانە ئەەکەن ینی زۆر لەوانەیە مەسلەی پەیوەندەکانی دەرەوە سیاسەتی دەرەوە بە دەرەجەی دووەم بێ بۆ دیاریکردنی ئەوەی دەنگ بە کام کاندی دەدا بەڵام وەکوتم سیستەمی ئەمریکا بەو شێوەیەدا مەزراوە بەسەر ئەو ئەساسە دیموکراتیە دامەزراوە ئەم دەستوری ئەمریکا کە دانراوە 3-4 ساڵی خایاندووە بە مناقەشات پێش زیاتر لە 200 ساڵ پێش ئێستا ئەوەی کە ئەوان ئێستا ئەو وەختە بیریان لێکردوتەوە کە نەبێ ئێستا ئێمە بە نامانەوەیە پاش 250 ساڵ ناتوانین مەسەن بین دەستورێک دانین بۆ شێوەیەکە بە عملی یاخود بە نەزەری یا بە قانونی ئیچی لەسەر بکەین بەڵام ئەوان بە شێوەیەک دایان ناوە کەوا دەستورەکەیان ئیبداعات داهێنانی تیابوو یەکەم سیستەمی سەرۆکایەتیان داهێنا کە نەبوو لە دنیادا ئەم سیستەمە سەرۆکی ئەمریکا دەسەڵاتێکی لەسەر بنەمای سیستەمی ڕۆمانەکان دروستیان کرد هەر سیستەمی سەرۆکایەتی داهێنانی خۆیان بوو بە خوێندنەوەی سیستەمی ئەمریکا بە خوێندنەوەی سیستەمی پاشایەتی هەندێک سیستەمی فەرەنسا ئەمانە ئەم سیستەمیان پێ باش بوو کە لە ئەمریکا ئەمە سیستەمی سەرۆکایەتی پەیڕەو بکەن سیستەمی فیدرالی ئەم داهێنا فیدرالی یەکەم ئەزمموی ئەوان بوو ئەمجا ئەمەیان داهێنا مەسەن کە پەرلەمان فعلەن ینی هەموو ئەو وڵاتانەی کە بەشدارن لەو فیدراالێتە هەر یەکە نوێنەری خۆی هەبێت کەس غەدری لێ نەکرێ ئەگەر ویلایەتەکە بچووک بێ یا گەورە مەبەستم ئەمان لەسەر ئەساسێکی دیموکراتی دەستورێکیان دانا و تا ئێستاش پێشی 200 و قسوور سال پێ ئێستاوە تا ئێستا بۆ دەستورەوە پابندن دەیان ئەوە 46مین سەرۆکە بایدن کە دەبێ بە سەرۆک 46مین سەرۆکە تا ئێستا زۆربەی هەندێک سەرۆکشیان دووبارە بۆتەوە هەمویان پابەت بوون بەو ڕێو ڕسمانەی کە دەستور بڕیاری لێداوە بۆ دەور و تەسلیمکردنی دەسەڵات هاوڵاتی ئەمریکی سەیری بەرژەوەندەکانی خۆی دەکات لە ئەمریکا ترامپ هاتە ناو کایە سیاسیەوە کەسێک بوو لە دەرەوەی کایە سیاسەکان بوو کەسێکی بازرگان بوو بەڵام تۆ دێنی ئێستا مەسەن بایدن لە 73ەوە ئەندامی ئەنجومەنی سیناتە یعنی ئەم ماوە دوور و درێژە لە ناو سیاست بوو یا جێگری سەرۆک بووە یا ئەندامی چەندزار ئەندامی ئەنجومەنی سینات بوو حتمما ئەمجا مەزاجی خەڵکی ئەمریکاش بەو ئاراستەیەکەوە بەڕاستی زوو مەسەن ئەم پیاوەیان ناسی لەبەرەوەی ترامپ یعنی لە دەرەوەی کای سیاسیەوە هاتبوو زۆر ئەتواری غەریبی هەبوو کە ئەمانە هەموو بوو بە تێبینی حتا نەک لەلایەن هاوڵاتی ئاسایەوە لەلایەن یعنی دام و دەستگاه دەسووریەکانی خۆشیانەوە بۆ نمونە مەسەن لە مناسبەیەکدا سەرۆکی کۆنگریس نانسی پیلۆسی دەستی بۆ درێژەکە کە تۆقای لەگەڵ بکە ینی بە مناسبەیەکە کە ڕیسالەکەی لێ وەردەگرێت دەست تۆ ئامادە نیە تۆقەی لەگەڵ بکات لە پێشتاوی هەموو خەڵکە ئێمە ئەتوارێکی سەیرە ینی تۆ ئەگەر مەسەن بە هیچ شێوەیەک متفقیش نەبی لە ڕووی سیاسیەوە لە ڕووی شخصیەوە تەسەڕوفێکی وا ناکەیت لە مەحفلێکی وا سیاسی بۆیە کۆمەڵێک ئەتواری تری هەبوو لە مەسەلەی کۆڕۆنا لە ئەمانە هەمووی کاریگەری هەبوو لەسەر دەنگدەری ئەمریکی بۆیش
هەرچەندە فەرقەکە زۆر نییە ینی مەسەن ناحی چوار نسبێ نانە زۆر نییە بەس مەسەن دەنجێکی باشی هێناوە بەس دەنجێکی باشی هێناوە لەوانەیە مەسان هەندێک زار نسبەکە زۆر زیاتر بێ بەڵام لەبەرەوەی ئەو پێداگیریەوە نسبەکەش تەسیر ناکات بڵێ ئەمە تەسیر ناکات چونکە دەبێت 270 کەس انتخاباتەکەشیان بە ئەوە نییە انتخاباتەکە نسبی نیە انتخاباتەکە بە ئەغلبیە لە دائیرەکان ئیتر لەوانەیە لەو دائیرەیە کە ئەم دەنجی هێناوە فەرقەکە زۆر کەم بێ بەڵام دەنجی تەرەفەکەی تر هەمووی دەڕوا حسابی بۆ ناکرێت وەکو نسبیەکە نییە نسبیەکە دەنگەکە هەرچەند بێ حسابی بۆ دەکرێت بۆیە بەڕاستی ئەم لێکدانەوانە و بۆ چوونانە لەسەر ئەوەی کە ئایا ئەم ئامادەیە تەسلیمی دەور و پۆستی سەرۆکایەتی بکە بیان نەکە ئەمە بۆی ناچێتە سەر بۆ بایدن بۆ ئۆباما بەڕێزت ینی وەکڵێ لە مەلیک مەلەکی تری لە مەسلەی دەستوری ئەمریکا دەستوری ئەمریکا ئەو دەستورە عەزیمە نەبوو کە دامەزرێنراوە بە دلیلی ئەوەی کە ینی ئەو دەستورە نەیتوانی شەڕێکی خوێناوی ناوخۆی لە ئەو وڵاتە ڕاگرێ یاخۆ بەری پێ بگرێ جگەلەوە ئەو دەستورە لە کاتی دامەزرانی ئەم دەستورە ئەگەر ڕوخسەتە بێ ئەم شەڕەکە ڕوویدا ئەم شەرە بۆ ئەو بووکەوە ویلایەتەکانی باشوور ئەلاسەر ویستیان هەندێک قانونی کە لە واشنتۆنەوە دەردەسی جێبەجێ نەکەن بۆیەش ئیبراهیم لینکۆلن یعنی دەستیان کرد بە شەر بۆ ئەوەیەوە ئێرادەی خۆیان بەسەر ویلایەتەکانی جنوبی سەپێنن فیدراالەتەکە بەردەوام بێ فیدراالەتەکە بەردەوام بەڵام لەو ساڵەوە دوای ئەوەش هەردوای ئەوە دەستوریان تعدیل کرد هەردوای ئەوەی دەستوری کە دامەزرێنرا شتێک بوو دواتر وەکو هەر کائینێکی زیندوی کۆمەڵایەتی گۆڕانی گەورەی ینی ئەمە تاکە دیاردەی عسکەری و سیاسی بوو کە مەسەن ویلایەتەکانی جنوب سەرپێچی دەستورەکەیان کرد لە مەسلەی ئەوەی کەەوە ئەوان نیان دەبیست کۆیلەکان ئازاد بکەن کە ئیبراهیم لینکۆلن داوای ئازادکردنی دەکرد لە مەسەلە زۆر هەندێک مەسلەی تریش بۆیش ئەم شەڕی نەخۆ بەخۆیە ڕوویدا لە ساڵی 61 تا 64 دوای ئەوەش دەستورەکەشیان تعدیل کرد ئەم دەستورە تا ئێستا 29,000 تا 27,000 تعدیل کراوە لە ساڵی 1789 تا ئێستا ئەویش دە تعدیلی لە ساڵی 1794 هەرمان دەستورەکە بۆڵی بوو ئینسانێکی کۆیلە یەک لە سەرسی بەشەر حساب بکرێ هەمان دەستورەکە تاوەکو ناوەڕاست بدایەتی قڕنی 20م ڕێی بە ئافرەت نادا دەنگ بە تەنها ئەوانەی کە خاوەن مڵکن بۆیان هەبوو دەنگبان هەمان ئەو دەستورەیە کە ینی ئەم هەموو مەساتای قانونی جیمکرۆی لێکەوتەوە فەسڵ عنسوری لێکەوتەوە کە تیا قەزمەوەی بڵێم تەنانەت لە ئەمریکاشە ئەم دەستورە ئەوە نە مقدەس نایبێنن نانە من بۆکو مقدەس هیچ شتێک مقدەس نییە هیچ شتێکی بێکەم و کوڕی نییە بەڵام دەستورێکە یەکەم دەستورە لە دنیادانراوە ئەم دەستورە تا ئێستا ماوە و ئیلتیزامیان پێوە کردووە بەڵام تۆ لە ناو ئەم وڵاتە ببوورە ئەم وڵاتە ینی کۆمەڵی عەرقی تیا بووە ڕەشپێسی تیا بووە هیندۆسی تیا بووە ئەمانە کاتێک مەسەن مافەکانیان لە بارودۆخی ئەو سەردەما جیاوازیان کراوە جیاوازی کۆیلەکان کراوە جیاوازی لەگەڵ ڕەشپێستەکان کراوە بەڵام لە ئەنجامی هەر ئەم دەستورەش بوو مافەکانی بۆ دابین کردوون هەر بەپێی ئەم دەستورە سەرۆکی ڕەشپێستەکان و قیادەی ڕەشپێستەکان داوای مافەکانی خۆیان ناوی دەستورە بەڵام دەستورەکە خۆی ئەو دەستورە نەماوە کوجاران وانێ ناوی دەستورە ماوە بەڵام سێقەکە ناوی دەستورە بەس ئەمە شتێکە ئەوە شتێکی کردوانە ئەم دەستورە ماوە ئەم دەستورە وەکو خۆشی ماوە بەڵام تعدیلاتی بەسەردا هاتووە چونکە تۆ ناتوانێت قانونێکدانەی بڵێ تا ساڵی تر دەستوریش قانونە دەستوریش قانونە بەپێی دیوتیش ببینید وەشی هەرێک لەسەر و ناخشەی خۆش و باترێژ بێن دیوەکتری دەستورەش هەیە کە ینی تعدیلکردن لە زوعفەوەیە طبیعی يعني لە زوعفەوەی تۆ بۆی تعدیلەکەی هەموو دەستورێک بەڵام چەند دیوەکتری ئەمریکا هەیە کە لەبەر پێداویستی بارودۆخەکان بارگۆڕانەیە کە ڕوبەری کۆمەڵگا بێتەوە دیوەکتریشی هەیە ئەوەی کە زوعفی ئەوە بوو بێ کە ژن دەنگی نەیاوە لە 20ەکان دەنگدرا بێت بەریتانیاش هەروە بووە فەڕەنسا ژن دەنگیە نەگەین لە شۆڕشی فەڕەنسیەوە نا ژن دەنگی نەیاوە ژن دەنگی نەیاوە لە شۆڕشی فەڕەنسیەوە داوای یەکسان یعنی دەستوری شۆڕشی یەکەم شوێن کە ژن تێدا بڕیاری ئەوەی لێدرا مافی دەنگدانی هەبێ ویلایەتی ماسۆشێتس بوو ساڵی 1960 یەکەم دەستوری شۆڕشی فەڕەنسی یەکسانی پیا و ژن باسەکات لە مافیان لە فەڕەنسیەکان لە 44 ئەو مافیان پێدا دەنگدان لە بەریتانەکان لە 20ەکانە بۆ نازەمچێ لە دەستور ئەمریکا یەکەم وەکوەوەی کە زوعفی هەبووە بەڵام هیچ وڵاتێکون دوم ئەم دەستورە ڕێگەی کودەتای نەیاوە مەیەکێکە لە خاڵە جوانەکان سێم ئەم دەستورە وحدەتی ئەمریکای پاراستوتا داگیر نەکراوە
نەکراوە ئەم دەستورە ڕێگەی کودەتای نا بە ڕێگەی شەڕی ناوخۆی شەڕ ناخۆی دەستوری بۆ شەڕەکەی شەڕی ناوخۆی ئیبراهیم لینکۆڵن ئەمریکای پاراست بۆیە شەڕی کرد لەوانەیە بینەری عزیز چاوەڕێی ئەوە بکا بڵێ چی ڕۆیا بە نیسبەت کوردەوە نازام کامتان حەزەکەن سەری قسە بکردن ڕاستە من ئەگەر سەیری کوردکەین یەکەمان لە نەخش استراتیژی گشتی ئەمریکایە کورد ینی هێزی یەکەم و فاکر کورد وەکو بەشێک لە عراق کوردی عراقەڵە مەڵبەتە کوردی ئێران چوارچێ ئێرانە سێرەکرێت کوردی تورکیاش ئەو بەداخەوە لە لیستی تیرۆرایە لە ئەمریکەکانە ینی بەستم ئەوەی کە تعبیری لێکە بەڵام کورد تا خۆی لۆبیەکی کارا و کارامەی نەبێت کە لەویستۆتر بەدەوڵەتە بەڵام ئێمە وەکوونان ئەکتەرێک بتوانین کە شتێک نفوزێک دروستکەین لەوەی کە بتوانین کاریگەری کێنە سەر ئەو قرار سیاسەکان بەڵام شانسێک لە بەردەم کووردا هەیە لەبەری کە عراق لە لاوازیایە عراق لە ینی مشکلی تری هەیە بەبێ کورد ئەمریکا ناتوانێت ئیدارەی عراق بکە ئەمە هەلێگەیا بە کورد ئەگەر کورد لەناو خۆیان گوتارێکی یەکگرت و هەم شەراکەتی ڕاستەقین هەم چاکسازی ڕاستەقینە هەم دۆستێک بێ کە ئەمریکا ڕووی هەبێ بڵێ من لەگەڵ تویاتە بام بۆی کە بەرامبەر بە ئێران یاخود بەرامبەر بە تورکیا بتوانین پێکەوە مامەڵە بکەین من باوەڕم بە خیانەت و پشتێکردن و ڕوتێکردنی ئەمریکانیە بۆ کورد یعنی ئەمریکا خیانەتی لە کورد نەکردووە بەڵام تۆ چۆن جێی خۆتەکەیتەوە لە سیاسەتی گشتی ئەمریکایە بایدن و ترەمپ یەکشتە نەگرتەوە کارکتەرێکی بەهێزبی وڵا کەس هیچ بۆ تۆ ناکە نە ئەمریکا نە بەریتانیا ینی هەندێک زار کە بەدەنگمانەوە هاتوون دەناحی ئینسانیەکە بەدەنگمانەوە هاتوون بۆ نمونە لە کارەساتی هەڵەبجە یا کارەساتی کۆڕەوەکە بەڵام ئێمان نەمانتوانیوە ئەم بەدەنگەوە هاتنەوە ئیستیقلالکەین بە شێوەیەکەوە مەسەلەکەمان بینە پێشەوە بەداخەوە تا ئێستا خۆمان ئەوە نین کەوا لە ناو خۆمان زۆر تەبابین بەرنامەمان هەبێ استراتیجێتمان هەبێ ئەسڵەن ئێمە بۆ نمونە هەر لە هەرێمی کوردستانی عراق هەر هیچ استراتیجێکمان نییە نە استراتیژی سیاسی نە اقتصادی بۆ نمونە مەسەن ڕیفراندۆم ڕاگەیەندرا بەبێ ئەوەی کەوا دیراسەیەکی مۆزوعەکە بکرێت لەسەر ئەساسی استراتیژیەک بێ بۆیە ئێمە پێویستمان بۆ یەکەوە یەکگرتوو بین لە ناو خۆمان دیراسەی مۆزەی خۆمان بکەین ئەمجا لەسەر ئەمە ساسە استراتیژێک دابنین بەڵام بەداخەوە یعنی من ئەوانە هەر بەخەون دەبینم کە بێتە دی لە هەرێمی کوردستان بەڕای من ینی بەداخەوە با بڵێن قیادەی بزوتنەوەی کوردایەتی لە کوردستانی عێراق ئێستش لە عەقڵیەتی کۆتایی حربی عالەمی یەکەمەوە تەماشای دۆزی کوردستانەکە و پێی وایە کە لە ڕێگەی زەختی سەربازی و چەکداریەوە ئەتوانێت شتێک لە جیهانی دوای حربی عالەمی دووهەم بگۆڕێ من پێم وایە تاوەکو ئەو عەقڵیەتەی قیاداتی کوردی لە جەنگی جیهانی یەکەمەوە نەگۆڕێت بۆ جەنگی جیهانی دووهەم لە حقیقەتان بەشدارێکی ئەساسی نابن لە فعال نابن لە سیاسەتی جیهانیە و پێم وایە لەو ناحیەوە نەچاوەڕێی ترامپ نەچاوەڕێی بایدنی جان بۆ ناخێر وابزانم کاتمان نەما زۆر سپاسانەکەین بۆ گوێبیستبوونمان و کاتێکی خۆش. بەرنامەی دیالۆگ بە سپۆنسەری کۆمپانیای بەمەوە پێشکەشکرا